لە ڕێکخراوی هاواری خێرخوازی لە سلێمانی کە ڕێکخراوێکی کۆمەڵی دادگەریە موچەی 2 مانگی منداڵانی بێباوک لەگەڵ سەبەتەی خۆراک، جلوبەرگ و شیرینی و نوقلی جەژن و پێداویستی دیکە دابشکرا. هاوکاریەکان لەلایەن خێرخوازێکەوە بۆ بێباوکانی سەی سادق دابین کرابوو لە سلێمانی بەسەریانە دابشکرا. دیار ئەمڕۆ موچەی مانگەکانی 34 دابەشەکە بەسەر مناڵانی بێباوکە ئەمەوەکو نووسینگەی سەی سادق ئەو ژمارەیە کە لامانە 69 خێزانە کە ئەمڕۆ ئەلحەمدولیلا لەبەر جژنی ڕەمەزانی پیرۆز دیارە موچەی مانگی 34مان پێش خستووە دابەشی یەکەین ئەمڕۆ بەسەریاندا کە ژماری مناڵەکان لە سنووری سەی سادق 69 خێزانە. ئەوەی کە دابەشەکرێ لە موچەی مانگانەیە و دوجار لە جلوبەرگە کە ئامادەکراوە بۆیان و هەروەها بەشە خۆراکێکە کە بۆیان ئامادەکراوە. خۆشحاڵین ئەمڕۆ کە لە نزیکەوە بە خزمەتی ئەم خوشکە بەڕێزانە گەشتین کە ئەرکێکی قورس لەسەر شانیانە خزمەتکردنی مناڵانی بێباوکە ئەمڕۆ ئێمە توانیمانە 150 حسە وەکو دیارێکی جەژنانە لە کۆتا ڕۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بڕێک هەر کەسی بە بڕێک پارە بەسەرەکرێتەوە کە ئەمە ئەرکێکی ئینسانی و ئەرکێکی ئەمرۆڤاتی و ئەرکێکە کە بۆ دنیا بۆ قیامەتیش تایبەتمەندی خۆی هەیە بۆیە برابەرزمان کا قادر هەمیشە لە هۆڵی ئەوانە بۆ کە خزمەتی خەڵکی هێژار و کەم دەرامەت و کە سوکاری سەربەرزی شەیدان و پارکراوان و مناڵانی بێناز و ڕێکخراوەکانی نابینیان و کە ئەندامان خاوەن پێداویستە تایبەتەکان کە زیاتر لە 500 منداڵی کەفالەتکراو لەم ڕێکخراوە هاوکاری مانگانە وەردەگرن و خێرخوازان دەستی خێریان لێرە نابڕێت. ئەم لانەیە بۆتە دڵگەرمی بۆ سەدان منداڵی بێباوک کە هیچ سەرچاوێکی دیکەی داراییان نییە. ئەم مانگی ڕەمەزانە داوا و شەکوامان لە خەڵکی خێرخواز و لە خێرخوازانی بەڕێز ئەوەیە کە زیاتر هاوکاریمان بکەن هەم بۆ خواردن و پێداویستی جەژن بۆ منداڵانی نازدار هەم بۆ ئەو کەمە پارەیەی کە مانگانە پێیانە درێ ئەگەر ئەوان هاوکاریمان نەکەن ئێمە توانای ئەوەمان نابێت چونکە ئەم ئەرکی ڕێکخراوی خێرخوازیانە هەمی لەسەر خێرخوازانی بەڕێز و دەوڵەمەندانی خوا پێداوە. لەم ڕێکخراوە هەچیمان بەدەست بگا خوا پشتیوان بێ بە ئیزنی خوای پەروەردگار هەوڵ دەدەین کە بیگەێنین بە جێگەی خۆی و جێگە بگرێ بۆ ئەو خێرخواز و خاوەن ماڵ و سەرۆت و سامانانە. هاوکاریەکانی ڕێکخراوی هاواری خێرخوازی لە پاڵ موچەی مانگانە بۆ ئەوە بوو بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز کە چەند ڕۆژێکی کەمی ماوە ماڵی بێباوکان کەم و کوڕی پێوە دیار نەبێت و سفرەوخوانیان ڕازاوە بێت. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.